بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە بۆ قسە و باسکردن و گفتوگۆکردن لەبارەی پایەکی گرنگی ژێرخانی ئابووری هەر دەوڵەتێک ئەویش کەرتی وەبەرهێنانە. پرسین کەرتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە و کەرتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان ئەو ڕەکیزانی دەبێ ڕەچاوی بکرێت بۆ ئەوەی بەشێک لەو ئامرازانەی کۆمەڵگەی پێش دەخرێت ئەم کەرتە توانیوێتی کۆمەڵگەی پێش بخرێت و ئایا تا چەند کەرتی وەبەرهێنان توانیوێتی لە ئاست چینەکانی کۆمەڵگەی هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن و ڕێژەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان ئایا بۆ ئاستە باڵاکەی کۆمەڵگە وەبەرهێنان کراوە یاخود هەموو تاکێکی کۆمەڵگە توانیوێتی لە ڕێگەی وەبەرهێنانەکانەوە ئیسفادە لە وەبەرهێنان لە مەجالە ئابوووریەکانی هەرێمی کوردستان چ لە دۆزینەوەی هەلی کار چ لە خزمە گوزاریەکانی تری وەکو بیناسازی و پرۆژەکانی تری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان توانراوە فۆکەس بکرێتە سەر ئەو خاڵانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان پێویستە وەبەرهێنانی تێدا بکرێت. ئایا ئەشپرسین ئایا لە هەرێمی کوردستان تەنها وەبەرهێنان لەو مەجالەدا دەکرێت کە پارێکی زۆر قازانجێکی زۆر ڕادەکێشێ بۆ وەبەرهێنەرەکان یاخود نەخێر بە پێی پلان بە پێی پێداویستی کۆمەڵگە ئەو کەرتە هەڵدەسێت بە وەبەرهێنان لەو مەجالانی کە کۆمەڵگە پێویستێتی. من هیچی تر کات بە پێشەکێکەمەوە ناکوژم دەچمە لای میوانەکان بەڕێز یاسین مەحموود وتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان لە سوودەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمە بێت. کاک مەلا یاسین سپاس بۆ ئامادەبوونت بۆیە وتم کاک مەلا یاسین چونکە لە هەرێمی کوردستان بەڕێزت هەر بەم نازناوەوە معروفتری وەک لە یاسین مەحموود. سپاس بۆ ئامادەبوونت. ئەمەوێت کاک مەلا یاسین پێناسەیەکی کورتی وەبەرهێنانمان بۆ بکەی. وەبەرهێنان چی لەخۆکرێت؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میرەبان من جارێکی تر سوپاسی کەناڵی پەیامی خۆشەویست دەکەم کە ئەو دەرفەتان دروست کردەوە لە بەرنامەیەکی گرنگ کە بەرنامەکە خۆی بۆ خۆی بەرنامەی ژێرخانە. دیارە برای بەڕێزم وەبەرهێنان ئەگەر تەنها پێناسەکەی ئێمە لە چەند وشەیەکا کۆ بکەینەوانێ بۆ تایبەت ئەوەی کە لە زمانەوانی ئابووریا زۆرتر پێناسی بۆگرن بۆ دەکرێت وەبەرهێنان واتە بەگەڕخستن واتە جەزبکردن و هەروەها واتە ئەنجامدانی پرۆژە و هەروەها هێنانی سەرمایە لە جیهانە. وەبەرهێنان 8 بوار دیاری کراوە کە بە پایەسەرەکیەکانی وەبەرهێنان ناسراون یاخود بە وەبەرهێنانی سەرەکی ناسراون ئەویش هەست یەکتەرە لە هەموو جیهانە ئەو سێکتەرانەی کە ئێستانە زۆر ئیشی لەسەرکرێ وڵاتانی دنیا بۆی ژێرخانی ئابووریان ببژێنەوانێ گرنگترینیان سێکتەری کشتتوکاڵە لەگەڵ سێکتەری پیشەسازی و واروە سێکتەری گەشت و گوزاریش دوا بە دوای ئەو تەبەن سێکتەری پەروەردە خوێندن و هەروەها تەندروستی و لەلایەکی تریشەوە پەیوەندیکردن ئەمەی تۆڕەکانی مۆبایل و ئەنتەرنێت و تاکۆتایی سێکتەری نیشتەجێبوون و بازرگانی بە شێوەیەکی گشتی واتە بینا خۆی بۆ خۆی ئەوی جەستە لە جیهانە سێکتەرێکە و بەیاخی پێدرێستانی لە وڵاتانی دەرەوانێ بۆ ڕێککردنەوەی داڕمانی ژێرخانی ئابووریان زۆر جار پەنا بۆ ئەوابن کە لە ڕێی سێکتەری بیناوە لە ڕێی سێکتەری نیشتەجێبوون و بازرگانەوانێ سەرمایە ڕاکێشن بە وڵاتەکانیان بە تایبەتیەوەی کە ئێستا تورکیا دوایین جار بڕیاریاندا دوای ئەوەی کە بەهۆی قەشەوە تووشی کێشەی ئابڵوقی ئابووری بوون ئێستا تورکیا بڕیاری داوە بە $250,000 جەزبی استثماری دەرەوە کات تەنها باید $250,000 لە وڵاتەیە مڵک بکرا دوای ئەوەی کە مڵکەکە و تاپۆکرە گەر بۆ 3 ساڵ ئەو مڵکە بهێڵیتەوان یەکسەر ئەتوانی جنسەی وڵاتی تورکیا بەدەست بێنی. وێنانیش بە هەمان شێوە بە €250,000 ئێستانە ئەوروپا ڕێگای پێداوە بە هەمان شێوە جەزبی استثمارەکە. من لێرەوە لەوە زیاتر پێناسە ناکەم بۆ بابەتی وەبەرهێنانی تر بەجێڵم بۆ جەنابەت فەرموو. زۆر باشە دەست خۆش بێت. هەڵبەتە
تیشکی خستە سەر وە بەرهێنانی بیانی کە نمونەی تورکیا تێنایەوە. من لە تەوەری دووەممە تیشکە خەینە سەرەوە بەرهێنانی بیانی لە هەرێمی کوردستان قسە و باسی جددیمان لەو بارەوە بێ. کاک مەلایاسین، تیشکی خستە سەر بوارەکانی وە بەرهێنان لە هەرێمی کوردستان، بەڵام ئەوانەی ناوت برد زۆرێکیان غائیبن، هەر نابینرێت. بۆ نا وە بەرهێنان لە کەرتی پەروەردە مەسەلەن کشتتوکاڵ زۆر لاوازە، زۆر بە لاوازی بینین. ئێمە وە بەرهێنانمان بە زۆری ئەوەی بە خاڵی یەکەم ئەوەی فۆکەسی زۆر لەلایەن وە بەرهێنەرانەوە کراوە یەکەکانی نیشتەجێبوون و بیناسازیە. دواتر ئەچێتە سەر بواری غاز و نەوت و ئەوە بە ڕێژەی کەمتر. ئێمە بواری پیشەسازی پەروەردە کشتتوکاڵ بۆ ئەمانە غائیبن، بۆ بەرهێنەران لە هەرێمی کوردستان خۆ نادەن لەم مەجالەدا. ئایا تەنها ئەوەیە کە لە ڕێگەی نیشتەجێبوون و بەرهێنان پارێکی زۆرتر ئەچێتە باخەڵیانەوە، یاخود ئەمانە ژینگەی هەرێمی کوردستان بۆم کەرتانە لە بوارنی؟ بەڵێ خۆی لە حقەتا لە هەرێمی کوردستانە سیاسەتی وەبەرهێنان یاخودەوە پلانی کە دانرابوو بە پێی یاسای ژمارە 4 ساڵ 2006 سەرتا کە دەستی پێکرد بە دڵنیوانێ بە پرۆژەکانی بازرگانی و مۆڵەکان و نیشتەجێبوون و بینا دەستی پێکرد. ئەوەش لەبەر تەنها دوو هۆکارە، هۆکارێکی کە زۆر گرنگە لێرەوە باسی بکەم ئەوەیە کە ئەو سێکتەرە یاخود ئەو بوارە سەرمای ناوێت، ینی سەرمایهدار توانێت عەقڵێکی بازرگانی بەکاربێنێ، دواتر لە ڕێگای تەمویلی هاوڵاتیانەوانێ بە فرۆشتنی یەکەی نیشتەجێبوونیە یاخود بە فرۆشتنی ئەو دوکان و ئەو شوێنانە بێت کە هەیەی لە مۆڵەکانە ئەتوانێت سەرمایە کۆکاتەوانێ و دوجاریش خۆی بێ بۆ بەرهێنەرەوە بێ بە خاوەنی سەرمایە. خاڵێکی تر کە گرنگە ئەویژەوەیە کە زوو پارەکەی دەزەکەوێتەوە، هەم قازانجی دەزەکەم سەرمایە دەزەکەوێت. خۆی لە بەڕاستی لە وڵاتانی سەرمایە گوزاری ئێستا زۆر ڕێگا نادەن بۆی کەەوە بەرهێنەر بێت بەپەلا شتێ دروستکات و قازانجەکەی وەربێتەوانێ. بۆیە حتا هەندێک لە ئابووری ناسانی دنیا تۆزێک ڕێیان جیاوازە لەسەر ئەم جۆرەوە بەرهێنانە، هەتا هەندێکیان هەر بۆ بەرهێنانی نازانن. چونکەم ئەوە بۆم باس کردیت، ئەوە زوو پارەکە و دەست دەکەوێتەوانێ، دووش پارەی ئەتوانیت تۆ سوود ببینی لە گیرفانی خەڵک. ئەمە زۆر خراپە. سەبارەت بە خودی پرسیارەکەشت بۆچی لە هەرێمی کوردستانە سێکتەرەکانی تر وەبەرهێنان تیا لاوازە؟ خۆی لە هەرێمی کوردستانە وەبەرهێنان دۆ سێکتەرانی کە کراوە. ئێمە لە کەرتی پیشەسازیە بە شێوەیەکی گشتی نزیکەی 13 بۆ 15 میلیارد دلار مۆڵەتی پرۆژە درا و کارخانەی باشمانەیە لە کوردستانە بە تایبەتی کارخانەی چیمەنتۆ، ئاسن و دەرمان و بەرهەمە غازیەکان و چەندین کارخانەی تری موادی بیناسازیمان هەیە لە کوردستانە. بەڵام لە کەرتی کشتتوکاڵیشا تقریبان لە بەداخەوانە 11 وەبەرهێنانمان کردووە. لە کەرتی گەشت و گوزاریشە بەڵێ مۆڵەتی چەندین پرۆژەی گرنگمانداوە بە تایبەتی وتێ لە پێنجستێرەکان و شارە گەشتیارەکان و شوێنە گەشتیارەکان، ئەوش سەرمایەکەی نزیکە بێتەوە لە نزیکەی 9 میلیارد دلار. بەڵام بەداخەوانێ ئەو سێکتەرەی کە لە پێشەوە بۆم باس کردی ئێستا لە هەرێمی کوردستانە قەبارەی وەبەرهێنان پترە لە 45 میلیارد دلار، بەڵام 20 میلیارد دلاری بۆ کەرتی بینا و نیشتەجێبوون و واروها و بابەتانەی تر کە پەیوەندی بە خودی بیناسازی و بازار و مۆڵەکانەوە هەیە. خۆی ئەگەر ئێمە بە شێوەیەکی گشتی سەیری کەرتی وەبەرهێنان کەین لە کوردستانە بۆمان دەرەکەوێت کە کەرتی وەبەرهێنان لە کوردستانە کەرتێکی ئازا و کارا نەبووە بۆی بتوانێت سەرمایەکی گەورەی دەرەوە بخۆی ڕاکێشەوە وڵاتانی دەرەوە بینیمانێمە ئەگەر تەنها دوور نەڕۆین ئەردەن بنمونە بێنینوانێ ئەردەن توانی بەهۆی سەرمایە گوزاری دەرەکیوانێ وا بکات کە سەرمایەکی ئێجگار زۆر بە خۆی ڕاکێشێت و واشکە حتا بەهۆی سەرمایی دەروانێ ئەمان بکات بە شوێنێک لە شوێنە گەشتیارەکان و بە تایبەتی بۆ کەرتی تەندروستی زۆرترین خەڵک لە وڵاتانی دەوروبەرەوانێ ڕووتێکن. ئەوەش کە هۆکاری سەرەکیە ئەگەر ئێمە بڵێن بۆچی نەمانتوانی بەداخەوە لە هەرێمی کوردستانە ببین بە خاوەنی ژێرخانێکی زۆر باشەڕێی پرۆژەکانی بەرنانە، خراپترین شتەوەی کە بەدەست بوو بە کێشە بۆ هەرێمی کوردستان یاسای ژمارە 4 ساڵ 2006 بوو. ئەو یاسایە تۆزێک پەلەپەل کرا لە نووسینەوەی یاساکەیە و ئەو یاسایە خۆی بۆ خۆی یاسایەکی باش نەبوو. ئێمە وەک بەرگێک لەبەری ئابووری کوردستانی بەرکەین و بە تایبەتیەوە سێکتەرانەی تر و لە لایەکی تریشەوانێ لە کوردستانەوە بەداخۆی ئێمە بەبێ پلان دەستمان کرد بۆ بەرهێنان. یعنی هەموو وڵاتانی دەرەوە کە دەست دەکەن بۆ بەرهێنان پلانەکانیان یان پلانی 5 ساڵیان 10 ساڵیان
پلانێکی 20 ساڵیان 25 ساڵیە ئێمە نەمانتوانی نەخشە ڕێگای وەبەرهێنان بخینە گەڕ هەرچەنگ لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی باڵا وەبەرهێنانە بڕیاردرا کە نەخشەی وەبەرهێنان استراتیجەتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە ئەبێ یەکلایی بکرێتەوە و کۆمپانیاکی گەورەی دنیا داوەتکەین لە کوردستانە ئەو کارە بکە بەڵام بەداخەوانێ بەهۆی ئەم ئابڵوقەی بەداخۆ بۆی ئەم قەیرانانەی کە ڕوویکردا هەرێمی کوردستان و شەڕی داعش و دابەزین نرخی نەوت و هەروەها تێکچوونی ڕەوشی سیاسی کوردستان و وەزعمان لەگەڵ بەغایە و لەلایەکی تری شەوانەیە قەیرانی دارایی و نەمانی نەختینامەوەی کرد ئەو پلانەی حکوومەتیش تاوەکو ئێستانە نەکەوتۆتە بواری جێبەجێکردنەوەیە. لەمەش گرنگتر ئەوەیە کە بۆ ئێوەی بەڕێزی باسکەم لە کوردستانە بەداخەوانە ئێمە وەک نەمانتوانی ماستەر پلانێکی گەورە یاخود پلانێکی گشتگیری بۆ هەرێمی کوردستان دانین و شارەکان دەستنیشان کەین لە سلێمانی چ جۆرە وەبەرهێنانێ بکەین لە هەولێر چی بکەین لە دهۆک چی بکەین لە هەڵەبجە و لە گەرمیان و لە ڕاپەڕین و لە سۆران و لە زاخۆ چ جۆرە وەبەرهێنانێ بکەین. ئێمە لە کوردستانە ئەو بەرنامەی کە داماندانا ئەو کێبڕکەی کە داماننا بۆ وەبەرهێنان زۆر جار هەبوو بە زەرەر شکایەوە لە هەندێک شوێنە بۆ نمونە لە سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 40 کارخانەی بەرهەمێنانی ئەو ئاوەی کە پێڵن ئاوی بە کورتەکەی ئاوی کانزایی ئاوی معدەنی دوجار بە خۆمانزانانی ئەو ژمارەیە زۆر زۆرەوە نیوەی زیایە هەندێک معمل بۆ هۆکاریەوەی کە دایخستە ناکاو ئێمە چەندین معمەلی گەورەمان دروست کرد لە بواری چیمەنتۆ ئاسنا بەبێ ئەوەی کە ئێمە پلانەدانین حدێکدانین چونکە وەبەرهێنان لە هەموو دنیا بەپێی ناوچەکان مەحدودیەتی خۆی هەیە لە لایەکی تری شوانێ بەڕاستی ئەبێ وەشمان لەبیر نەچێتوانێ خودی حیزبە دەسەڵاتدارەکان لە کوردستانە خۆیان بۆ خۆیان ئەوانیش بەشێکیان بەرەکەوێکە وەبەرهێنان نەیتوانی بچێتە سەر ڕاست و دروستەکەی بە شێوازێکی تەندروست ئەو ئامانجەی خۆی پێکێ و لە لایەکی تری شوانێ ئیهمالی و بەداخەوانێ بەمانایکی ترەڵە منە شارەزایی و ئیهمالی هەندێک لە وەزیرە بەڕێزانی کە لە کابینەکانی پێشوو بوون بۆ وەزیر لە وەزارەتە ئابوووریەکانە چونکە ئێمە چەند وەزارەتێکی ئابووریمانەیە ڕاستەوخۆ کە ئەو وەزیرانە ئەندامی ئەنجومەنی باڵا وەبەرهێنانن ئەوانیش جارێکی تر نەیانتوانی خۆیان بۆ خۆیان بەرنامەی کار پێشکەشکەن و پلانی خۆیان بن بە دەستەی وەبەرهێنان لەمانەش خراپتر ڕۆتین دەستی خسۆتە بینەقاقای ئابووری کوردستانەوە ڕۆتین دەستی خسۆتە بینەقاقای وەبەرهێنەرانوانێ ڕۆتین وای کردووە بەڕاستی لە هەرێمی کوردستانە زۆر بەداخەوانە ئێمە زۆر جار هەبوو وەبەرهێنەری زۆر باشات و پرۆژەی زۆر جوانی پێ بۆ بەڵام ئەو وەبەرهێنەرە بەداخەوانێ دوای ماوەیە کە زانیوێتی ئەوەندە کێشەی بۆ دروستەکەن کوردستانی بەجێش چونکەم لە جیهانە بەتایبەتی وڵاتانەی کە بەیاغ بۆ وەبەرهێنانەدەن سیاسەتی یەک پەنجەرە پەیڕەوە کرێت معاملەکەت ئەو مۆڵەتە ئەو جەدوای پرۆژەی کە هاتەوە پرۆژە لە پەنجەرێک و پێشکەشێکی هەر لە دەرگای و پەنجەرە وەرێگری بەڵام لەلای ئێمە بەداخەوانێ ئەوە پەیڕەو ناکرێت خاڵێکی تر نەعەدالەتیە لە کوردستانە نەعەدالەتی گەورە بەدیکرا لە مابینی شارەکانە من ئەمڕۆ لە پایتەختی کوردستان شاری هەولێری دێرینی خۆشەویست قساکەم هەولێر شارێکی جوانە من حەزەکەم 100 ئەوەیە کە پێشکەوێ چونکە ئێمە هەولێر پایتەختمانە بەڵام ئەو بەیاخ و ئەو هەوڵ و دان و هاندانی کە بۆ هەولێر کرا بەجددی بۆ شارەکانی تر نەکرا زۆر بەداخەوانێ ئێمە بەهۆی ئەوەی کە ئەم خاڵە زۆر گرنگە برای خۆشەویستم کە باسی لێوە بکەین بەهۆی پێڕەونەکردنی سیستەمی لامەرکەزی واروها وەرگرتنەوەی دەسەڵاتەوە تەواوی دەسەڵاتەکان لە پارێزگاکان ئەمە جارێکی کەوای کرد لە هەندێک لە پارێزگاکانی تری وەک هەولێر وەک دهۆک و هەڵەبجە و گەرمیان و سلێمانی و ئەمانە وەبەرهێنان پاشەکشێکی زۆر گەورە بکات کە ئەگەر مەجال هەبوو من بۆ بازەکەم چەندێک پاشەکشێمان کردو لە وەبەرهێنانە زۆر باشە کاک مەلا یاسین تیشکی زۆر باشە خستە سەر گرفتەکانی کەرتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بەڵام ئەمەوێ بزانم بەر لەوەی بچینە سەر خاڵەکانی دیکە چێنەوانەی کە ڕێگری دەکەن باس لەوە کرد کە ڕێگریەکی زۆر هەیە سیستمی پەنجەرەتە جێبەجێ ناکرێت لە هەرێمی کوردستان چێنەوانەی کە ینی لە پێدانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی عەدالەتیانە ناعەدالەتی پەیڕەوەکەن خۆی لە حەقەتە زۆر بەداخەوانە ئێمە لە هەرێمی کوردستانە ئەگەر جەنابتان دیقەتێک بن یاخود بە چاوێکی ئابووریانە سەیری هەرێمی کوردستان کەن زۆر بەداخەوانێ ئەم جارش ئەو قساکەم ئێمە خۆمان لە حیزبە سیاسیەکانە بە تایبەتی حیزبە دەسەڵاتدارەکان زۆر جار متمانەمان داوە بە وەزیرێکی بەڕێز بە بەڕێوەرێکی گشتی بە کاربەدەستێک لە دەستگایەکی حکوومەتە بەڕاستی ئەو شەخصە خاوەنی ئەو متمانە نەبووە و 4 ساڵ لە وەزارەتێکە ماوەتەوانێ و
نەیتوانیوە بە شێوازێکی عاقلانە بە شێوازێکی ژیرانە بێت ئامانجی کاری خۆی وەزارەتەکەی خۆی بە جۆرێکی وا بخاتە واقع ئەوانەیە کە خزمەتی ئابووری بکات. بۆیە من لێرەوە دەست پێ یەکەم بەڕاستی مسەبیبی سەرەکی ئەوەی کە هەرێمی کوردستان لە کاتێکا کە ئێستا ئێمە ئێران ڕوبەڕووی گەورەترین ئابڵوقەی ئابووریە بێتەوە بەداخەوانێ لە ئێرانە نزیکەی 700 شاری پیشەسازی هەیە کە نزیکەی لە ئێران ناتوانم بڵێم زیاتر لە 300-400 هزار کارخانە هەیە. هەندێک لەو کارخانانە قیمەتی کارخانەکان نزیکەی 100,000 دلارێکە بێ. ئەو کارخانە بای دەفتەرەکە ساڵانە بای ملیۆنە دلار شت بێ مافرۆشە لە هەرێمی کوردستانە. بەس بۆ لە هەرێمی کوردستانە خۆمان ئێمە خاوەن کارەکان خاوەن معاملەکان یاخود وەبەرهێنەرەکان بۆ نەمانتوانێت معاملانە دانین. ئەویش ڕاستەوخۆ پەیوەندی بەوەی هەندێک لە مۆزیرە بەڕێزانەی کابینەکانی پێشووتر کارانە بوون لەوەی کە چۆن بتوانن حیمایی بەرهەمی خۆماڵی بکەن، چۆن بتوانن لە ڕێی وەزارەتەکەیان و یاسایەکی جوان بنووسنەوانێ وەک ئەوەی کە من سەرسوڕمانی خۆم پیشانەدەم لە کەناڵی پەیامی خۆشەویستەوە. پێنجوێن لە مەریوانەوانەیە جەنابتان باش دەزانن چەند کیلۆمەترێک دوورە، ینی مابینەکەی تەنها 15-20 کیلۆمەترە بێت. بە مانایەکی تر بینی دوو دێی ئێران دەیەکی ئێران و دەیەکی هەرێمی کوردستان لە باشماخ یاخود لە بناوسووتە 1 کیلۆمەترە بێ. هەرێ من لە تۆ ئەپرسم بۆ لەو بەرکشت و کاڵ تەوفیرە پیشەسازی تەوفیرە بۆ لەمبەر تەوفیر نییە؟ ئایا لەو مەساحەکەمەیە کە چەند کیلۆمەترێکە ژینگەکە فەرقی هەیە، کەشوو هەوا و جوغرافیەکە فەرقی هەیە؟ نەخێر لەو بەر عاقڵێکی واقعی بە ویژدانەوانێ ئیدارەی ئەو دوو سێکتەرە ئەو سێکتەرە ناکا کە لێ پێشکەوتووە لەلای پلانیان هەیە، پلانی واقعیان هەیە و گەیشتونەتە ئەو قەنەعەتە کە ئەوانە ببن بە خاوەنی کشتتوکاڵی خۆیان پیشەسازی خۆیان بۆ ئەوەی ساڵانێکی زۆر بینیمان چۆن بەرگەی ئەو ئابلوقە گەوریان برد. ئەو ئابلوقەی کە ئێستا خراوەتە سەر ئێران و دوێنێ و پێرە دەستی پێکرد، ئەم چەند ڕۆژە پێشوو دەستی پێکرد، ئەگەر بخرا سەر عێراق بەو شێوازیان هەرێمی کوردستانی ئەمە ئەسڵەن بەرگەی ناگرین. بۆیە ئەمە من لێرەوە بەڕاستی بە حەز دەکەم جوابی قسەکەت بەمە بەمانەیە ئەو عاقلانەی کە لە کەرتی گشتی ئێمە ئیشیان کرد ناڵم هەمیان، چونکم خەڵکی بەڕێز و چاکمان هەبوو ئیشیان کردو لە وەزارەتەکانە، بەڵام خەڵکێکی زۆر بەداخەوانێ خراپیشمان هەبوو کە ئەو شوێنەی کە وەریان گرت مناسیب نەبوو بۆ ئەوان ئەوە ئەو پۆستیان وەرنەگرتە ئەوە لە لاپەڕەکانی مێژووە زۆر بە جوانی نووسراوە مێژوو ڕەحم بە کەس ناکە. لەلایەکی ترەوانێ بەداخەوە فەرهەنگەمان دروست کردو. برای بەڕێزم ئێستا من لەم بەرنامەی جەنابتە ئەم بەرنامەیە بە یەکەوەکەین گفتوگۆکەین لەسەر بابەتێک کە بابەتێکی گرنگە پەیوەندی بە ژێرخانی ئابووری وڵاتەکەمانەوەکەی ژۆبەرێنانە. ئەگەر ئێستان بەرنامە ڕاستەوخۆ لە فەیسبوک بڕوا لە ژێرەوە ببینە فەرهەنگی خەڵک چی لێ هاتووە، دەیان و سەدان جوێنێن بۆ وەبەرهێنەر لە وڵاتی ئێمە بە چاوێکی تر سەیرێکرێت. وەبەرهێنەر لە وڵاتانی ترا کاڵن فڵان کەس سەرمایەدارە وەک سەرمایە نیشتمانی وڵاتەکە سەیرێکرێت، ڕێزی لێگیرێت لە مەتاڕەکانەوە شوێنێکی تایبەتی بۆ دروستکراوە بۆی لێ بڕاتە دەرەوە. بەڵام لەلای ئێمە ئەمە بەداخۆ زۆر خراپە. حتا لە هەندێک لە دامودەزگای حکومەت ئەمە بەڕوونی ئەمەمان وتووە لەگەڵ لە ئەنجومەنی باڵا لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی باڵا لەگەڵ جێگری سەرۆکی ئەنجومەنی باڵا ئەو بەڕێزانە خۆیان باش دەزانن کە باسمان کردوتوانە لە هەندێک دامودەزگاکانی حکومەتە معقولە لەناو دامودەزگاکی حەساسی ناو حکومەتە کاربەدەستی تایە کە شتەکان بەدەست ئەوە ئەڵێ من حەزەکەم ئەوەندە ڕقی لەوە بەرهێنەراڵە حەزەکەم هەموو شتێک بینم بەس وەبەرهێنەر نەبینم. ئەمە زۆر خراپە. یعنی ئەمە وای کردووە زۆر جار وەبەرهێنەر خۆی بۆ خۆی بیر لەوا کاتەوە گە پرۆژێکی ئەنجام ما بێ نەڕوا بۆ پرۆژەیەکی تر. ئەمانە هۆکارن. هۆکارێکی تریش کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە ئەساسەن ئێمە نازانین لە هەرێمی کوردستانە ئێمە ئێستا دەوڵەتێکی سەرمایە گوزارین، دەوڵەتێکی ڕازمالین ئەم هەرێمی کوردستانە یاخود دەوڵەتێکی ئیشتراکین. بە ناوی هەرێمی کوردستانیان وەک دەوڵەتێکی سەرمایەگوزاری سیاسەت دەکا. یعنی حکومەتی هەرێمی کوردستان ئەوێت هەموو سێکتەرەکان باتەوە بە کەرتی تایبەت، ئەوێ حتا ئێستا بیر لەوا کاتەوە یاساکانی دنیا بە تایبەتی BO2 لەگەڵ یاسای PPP و ئەمانە بێنێتە پێشەوانێ و دوور نییە ئێستا کەرتی پەروەردە و کەرتی پەروەردە و خوێنی باڵا و هەروەها تەندروستی ئەمانە لەگەڵ خزمەتگوزاری ئەوە بینیتان ئێستانە درا بە کەرتی تایبەت کارەبا درێ بە کەرتی تایبەت. ئەمە واتە ئێمە بیر لە چێ کاتەوە دەوڵەتەکە ئێمە بیر لەوە کاتەوانێ دەوڵەتێکی ڕازمالی دروستکە. بەڵام کە یەیتە ناو دامودەزگاکان و سەیری قانون و یاساکانەکەیت و سەیری شێوازی هەڵسوکەوت و بەڕێوەبردنی ئیداراکەی لای ئەمە دەوڵەتێکی ئیشتراکیە.
چۆنە بێ لە دەوڵەتێکی ئیشتراکیە فول ئیشتراکی بێ دەوڵەتەکە بە شێوازێکی ئیشتراکیانە بیرکاتەوانێ لەو لاشە تۆ بتەوە وەک دەوڵەتێکی سەرمایه‌گوزاری بێیت هەڵسو کەوتکەی ئەمە خۆی زۆر خراپە بۆیە ئەبێ ئێمە جارە پێش هەموو شتێک گەرمانێ ببین بە خاوەنی ژێرخان ئێمە گەرمانێت تەحەدای ئەو هەموو وەزعانە بکەین کە ڕوبەڕووی ئەم هەرێما ئەبێتەوانێ گەر ئێمە بمانێ جارێکی تر ئەوەی کە لە بەهۆی ریفراندۆمانێ بەسەرمان هاتوو لە شەو ڕۆژێکا مەتاریان لێداخستین و خاڵە سونرەکانیان لێداخستین و ویسیان بازارمان لێگرانکەن و خەڵک تووشی قات و قڕیکەن ئەگەر ئێمە جارێکی تر ئەگەر وڵاتێکی وەک سووریا تووشی ئەو هەموو کێشە و گیرروگرفتە بوو بەڵام ئێستا بەرهەمەکانی سووریا لەناو بازاری کوردستانە بەدی ناکرێت کە پێش وەزعی سووریا لە ساڵ 2008 و 9دا لە شتەکانی کوردستان لەبەرەوەی ئەوان بەرهەمەکانیان هەرزانە دەرەکەوت ئێستانە بەرهەمی ئێرانی لە ناو هەرێمی کوردستانە دەرەکەوێت بەڵام وتە ئێران ڕوبەڕووی ئابلوقەی ئابووری بێتەوە ئەگەر تورکیا تووشی کێشە بوو باشە ئەگەر ئێمە تووشی ئەمانە بووین پەنا بۆچی بەرین تاکەی ئەمە بیر لەوە نەکەینەوە لە هەرێمی کوردستانە خۆمان بۆ خۆمان ببین بە خاوەنی کەرتێکی کشتتوکاڵی ئازا کە جوانترین و باشترین مەجال هەیە بۆ ئێمە کەرتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان ئازا بکەین کەرتی پیشەسازی هەرێمی کوردستان ئازا بکەین وا بکەین ئێمە سەرمایەداران زۆر بە واقعی ڕووکەنە هەرێمەکەمان بێن سەرمایهداری بکەن و دوو خاڵی تریشێ پێ دەڵم کە ئێمە ئۆبەرێنان سەر نەکەوت لە کوردستانە ئامانجی خۆی نەپێکە ئەویش مەوزوعی بانقە بەداخەوانێ ئێمە خۆمان خاوەنی سیستەمێکی بانقی باش نەبووین ئەو بانقش کە هەمان بەهۆی قێرانی داراییەوانێ پەکی کەوت بانقەکان پارێتیان نەما سیخە بە بانقەکان نەما زیاتر لە ئەتوانم بڵێم زیاتر لە 20 بۆ 25 میلیارد دلار پارە لە گیرفانی هاوڵاتیان مایەوانێ لە ناو قاسەکان و لە ناو دەخیلەی ماڵانە مایەوە سیقیان بە بانقەکان نەما حەقیشیانە چونکەم بانک لەلای ئێمە متمانێت لە دەست خۆیە و لەلایەکی تریشەوانێ بڕاگە پشتی ئابووری هەر وڵاتێک بیمەیە کۆمپانیای دڵنیاییە لەلای ئێمە یەک دوو کۆمپانیا حیزبی نەبێ کە ناویان کۆمپانیای دڵنیاییە و پارەی دڵنیایی وەرەگرن بە بەلاش و حەلاج بەبێ ئەوەی هیچ سوادەیەکیە بێت لە خاڵە سنوورەکانە کۆمپانیای دڵنیاییش نەیتوانی لە کوردستانە دەوری خۆی بینێ ئەمانە هەمی هۆکارن بۆ ئەوەی کە وەک بۆم باس کردی هەرێمی کوردستان خۆی بۆ خۆی نەبێ بە خاوەنی ئەو ژێرخانەی کە ئێمە ئێستانە بتوانین هەم تەحەدای ئەم وەزعانەی پێ بکەین کە ڕوبەڕووانە بێتەوە هەم لەلایەکی تریشەوانەیە هیچ نەبووە ئێمە بمانتوانیا لە ساسی بۆ لە ساچلی هەموو پێویستی ڕۆژانانەی ئەو ڕۆژانەی خەڵک لە کوردستانە زۆر بە ئاسانیە ماتوانین لە ڕێی ئەو پرۆژانەوانێ بەدی بێنی نەمانێ ناوەتە دی توخوا بەڕیشی کێ ڕەوایە برای بەڕێزم ئێران ئەچێ پرتەقاڵ لە دیارە ئەکرێت لە ئێران ئاچێ ئەیگوشن ئەیکەنە ناو پاکەتێکەوە موادی حافیزەتی ئەەکەن وێنێرنەوە بۆ هەرێمی کوردستان یعنی معمەلێکی پرتەقاڵ کە ساڵانەوان ساڵانە هەرێمی کوردستان بەکاربەرە تەنها بۆ بەرهەمە غازیەکان و بۆ بەرهەمەکانی شیرەمەنی و بۆ بەرهەمەکانی شەربەت 100 ملیۆن دلاری ئەم هەرێمە ئەڕوا بۆ ئەو وڵاتانە لە کاتێکا کە سەیرەکەی ئەو 100 ملیۆن دلارە گەر بیکەی بە کارخانە لە هەرێمی کوردستانە بە مەرجێ حیمایە هەبێت و بەرهێنەر و سەرمایەدار ترسی نەبێت لە دروستکردی ئەو کارخانە وەڵی کاکە براگیانان دێشتمان بۆ نێرن بڕوا بکە کارخانەکەی ئەوەندە قیمەتی هەرزانە ئینسان سەری سوڕمێ من سرم سوڕماوەلەوەی کە تاوەکو ئێستاش لە هەرێمی کوردستانە سیاسەتی ئەو سیاسەتە تاوەکو ئێستانە پەیڕەو ناکرێ بایاغ بدرێ بە پیشەسازی بچووک پیشەسازی ئەو کارخانانەی کە قیمەتیان 10,000 و 20,000 و 30,000 و 40,000 زۆر جوان بەرهێنەری ئێمە ڕووی تێناکات ئەم کارانە بکە کە بەڕێز باسێکە یاخود ڕێگریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوەی کە وتت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە ناهێڵن و بەرهێنەرەکانمان دەستکراوە بن لەوانەی کە باست کرد خۆی لە حەقەتە لە هەموو جیهانەوە بەرهێنەر بە دوای ژینگەیەکی ئارامە ئەگەڕێت شوێنێکی ئارام کەشێکی گونجاو و هەروەها بە دوای فرسەتەکە ئاگەڕێ فرسەتی وەبەرهێنانەکە لەو شوێنە وجودیە بێ من بە نمونەیەکی زۆر جوانی زیندوو تۆ ڕۆژنامەنووسێکی باشی تو هەم لە بواری ئابووریشە متابعی ئەم بەرنامەیە زۆرەکەم زۆر جار ینی من لێرۆ شادی سەرکەوتنی بەرنامەکەتان بۆ ئەدەم بۆیە من نمونەت ئەدەمێ ئایا ئەرمەنستان وەختێک کە سەر بە خۆیان ڕاگەیان لە دوای لە پێش ساڵی 2000 و لە دوای ساڵی لە 97 و 98 سەر بە خۆیان ڕاگەیان چیان هەبوو کام ژێرخانیان هەبوو ئایا ئەو وڵاتە نەوتیان هەیە وزایان هەیە نەخێر جەناب دوای بڕۆ سێرچکە لە گوگڵ ئەرمەنستان بێنە سەر ئایپاتەکە دیان مۆبایلەکە و جوان سەیری کە بزانێکە ئەو وڵاتە وەختێک کە سەر بە خۆیان ڕاگەیان و بوون بە خاوەنی عەلەمی خۆیان لە ئومەمی متحیدە لە کۆمەلگای نێودەوڵەتی متمانیان پێیا کرد و دنیا ڕازی بوو بۆی کە دەوڵەت بێ بزانێت چۆن دەستیان پێ کرد وەڵاهی ئێمە لە هەرێمی کوردستانە خوا ئیزانێ ئەم هەرێمەی کە ئێمە هەمانە پارێزگایکی وەک سلێمانی وەک ئەم هەولێرە وەک دوهۆک
یعنی کە سیرەکەین هەموو بوارەکانی وەبەرهێنان هەموو سێکتەرەکانی وەبەرهێنان تیا زیندووە، یعنی ئەو هەست یەکتەرەی کە لە دنیاە وەبەرهێنەر بۆی ڕاکە هەمی لە هەرێمی کوردستان نەبوونی هەیە. لا ئێمە لە وڵاتی ئێمە لەبەرەوەی یاسای فلێزی و لافلێزیمان دەرنەکرد، لەبەرەوەی بەداخەوانێ ئەم قساکەم وەزارەتی سامانە سروشتەکان زۆر ئەو وەزارەتە هەر لە ئێستاوانێ حەزیەکەن زۆر لێم عاجز بن، دوایی من کێشەم نییە زۆر جارگلەیان لێ کردوم. وەزارەتی سامانە سروشتەکان دوژمنی سەرەکی کەرتی وەبەرهێنانی ئەم وڵاتە بوو. بەداخەوانێ یاسای فلێزی و لافلێزی هەوڵی دنیاماندا لە خولی پەرلەمانی پێشوو بۆ ئەوەی کە ئێمە ئەو یاسایە بخەینە بواری جێبەجێکردنەوە بۆ هیچ کێشە لە مابینی وەزارەتی سامانە سروشتەکان و وەزارەتی بازرگانی پیشەسازی ئەو دوو یاسایە دەرنەچوو لە کاتێکا کە مەناخی کوردستان پڕە لە بەرهەمەکانی فلێزی و لافلێزی. ئێمە لە کوردستانە گۆگردمان هەیە، فۆسفاتمان هەیە، ئێمە شاخی ئاستنینمان هەیە، ئەگەر ڕێگا خۆشکەین بۆ بەرهێنەری دەرەکی دوور نییە کانزاکانی ترمان نەبێ، ئاڵتونمان نەبێ، ئەمان توانی سەدان کارخانەی وەگە و کارخانانەی کە شانازی پێوەکەین لە عێراقا کە ئێستا نابوون بە کارخانەی گەورەی عێراق، ئەمان توانێت و کارخانانە دروستکەین. ئێمە عێراق دوژمنایەتی خۆی لە سکەیان ڕاگەیان بۆ پیشەسازی کوردستان و نەهێش پیشەسازی کوردستان سەرکەوێت. لە ساڵ 2014 کۆنفرانسێکمان کرد لە شاری جوانی سلێمانی، لەوێ وەزیری پیشەسازی عێراق ڕایگەیان کە لە ساسی هەموو پیشەسازی عێراق لە شاری سلێمانیە، یەکسەر ئەوان جیاتی خۆیان بۆ پیشەسازی هەرێمی کوردستان دەربڕی و ڕێگەیان خۆش کرد بۆی پیشەسازی لە شارەکان تری عێراقا پێشکەوێ لە هەرێمی کوردستانە دواکەوێ هاتن دایان کێشیان بۆ بەرهەمەکانی ئێمە دروست کردیان، مشکلیان بۆ دروستکردین، داوایان لێکردین کە مەعمەلەکانمان بەرین لایەن تۆماریان کەین لە ماخریا سەیتەریان بۆ دانان بەس بۆی پیشەسازی هەرێمی کوردستان بکەوێ. من لێرەوانە جوابەکەی تۆ بەو شێوازە ئەدەمەوانێ بەڵێ بە دڵنیایەوانەیە لە هەرێمی کوردستانە بەهۆی پێش هەموو شتێ بەهۆی ئەوەی کە بەداخەوانێ هەندێک لە حیزبەکان لەبەرەوەی لە هەندێک ناوچە خۆیان بۆ خۆیان مسەیتەرن، یعنی بەپێی ناوچەکە مسەیتەرە، ئەو حیزبە زۆرتر بایەخ بە ناوچەکەی خۆی ئەدا. بەڵام هەندێک حیزب هەیە لە ناوچەیەکی تر مسەیتەر نییە. من خۆم بە چاوی خۆم ئەمەم بینیوە زۆر گوێ نادەنێ. بۆ نمونە من ناچارم کە جارێکی تر سلێمانی بە نمونە بێنمانەیە وەبەرهێنەر کاتێک کاڕوا لە شوێنەکە پرۆژەیەکی جوانەکە سەیری خزمەتگوزاریەکە بە دڵنیایەوانێ من جارێکی تر ئەڵێم ئیشاڵڵا هەولێرە بێ بە پاریس، چونکەم شارێکی خۆشەویست و شاری دێرینە، بەڵام لە هەولێر جادەی شەقامی 100 مەتری دروست کراوە، 120 مەتری دروست کراوە، 150 مەتری لە بواری جێبەجێکردنایە. تۆ ئەزانی وەبەرهێنەر کاتێک هەیە پرۆژە وەبەرهێنانەکە لە شەقامی 60 مەتری هەولێر هیچ بواری وەبەرهێنانی تیا نەمابوو، لە شەقامی 60 مەتری سلێمانی هیچ بواری وەبەرهێنانی تیا نەماوە، بەڵام کە شەقامی 100 مەتری لە هەولێر دروست دەکرێ بینی 60 و 100 پڕ بێ لە پرۆژەی جوانی وەبەرهێنان، پڕ بێ لە چالاکی وەبەرهێنان. بینی ئێستا جادەی 120 مەتری تەواو بووە، ئێستا بینی جادەی 100 مەتری 120 مەتری و 100 مەتری دایان وەبەرهێنەر تەقدیمی پرۆژەی کردووە، ئەنجا 150مان زیا کرد. ئەی لە سلێمانی بۆچی ئەم پرۆژانە جێبەجێ ناکرێت؟ ئەم ساڵی 2018 با لێرە ئەم داتایە بڵاو بکەمەوە، هەرچەنگ ئەمە دامان نابوو لە کۆڕێکی ڕۆژنامەنووسیا داتاکان بڵاو بکەینەوانەیە. لە پارێزگای سلێمانی 7 مۆڵەتمان داوە، بەڵام 7 مۆڵەتیشمان هەڵۆشانۆتەوە. لە 2018 وەبەرهێنان لە پارێزگای سلێمانی یەکسانە بە 0. بۆ چونکەم وەک بۆم باس کردی سیستەمی لامەرکەزی پەیڕەو نەکرا. بەداخەوە لە لایەکی ترەوانەیە لە سلێمانی بڕۆ بۆ دایرەی وەبەرهێنان با لێشم عاجز بن ئێستا و برادەران لە وەبەرهێنانی سلێمانی، چونکەم خاوەن مەسلحەتم من بڵێ سەلام عەلەیکوم ئەڵێنەوە کتابەکەتە بڕۆبی بە بۆ هەولێر، بڕۆ بۆ دایرەکانی تریژەوانەی پەیوەستن بە وەزارەتە ئابووریەکانەوانێ سڵاوێکیان لێ بکە یەکسەر کتابەکەت بۆ خاتە زەرفێک وڵێ بڕۆ بۆ هەولێر. بەسەر چاو ئێمە دێن بۆ هەولێر، بەڵامە بێوەتان لەبیر نەچێتەوانەیە پشتگوێ خستن و هەروەها بەیاغنەدان بە شارێکی وەک دهۆک. لێرەوە من خەفەت بۆ دهۆکە خۆم سلێمانی زۆر لە دهۆک باشترە، سلێمانی زۆر لە دهۆک باشترە، بەڵام ئەمە کاتێک کە ئێمە یین بواری وەبەرهێنان بۆ نمونە لە پایتەختە زیاکەین. ئەم شەو کە ئێستا من هاتووم بۆ هەولێر، من بۆ ئیشێکی تایبەتی هاتووم، بەڵام ئەم شەو من زۆرم پێخۆشە کە بە ئاسانی کەیتە هەولێرە ئوتێلە دەست ناکەی. ئوتێلەکانی هەولێر هەمیشە لە گەشیان، ڕێستۆران و مەطعەمەکانی هەولێر تا سەعات 11 و بگرێ 1 و 2 شەو، لە 2 شەو بڕۆ بە گەڕێکی بەختیاری لە هەولێر سۆپەرمارکێتی لێ ئەوەی کە لە ئەڵمانیا هاتووە بکڕی لە هەولێر توانی بکڕی. ئەی بۆ سلێمانی مەسەلەن فەرامۆش بکرێت لە کاتێکە هەندێک وەبەرهێنان هەیە هەر لە هەولێر ناکرێت، بەڵام بەهۆی نەبوونی دەسەڵاتەوە، چونکە ئێستا سلێمانی بە پیشەسازی ناوبانگی دەرکردووە، لەبەرەوەی دەسەڵاتەکان هەمووی لە هەولێرە، نەک تەنها دەسەڵاتەکانی سەرۆکی دەستەی وەبەرهێنان، چونکەم سەرۆکی دەستەی وەبەرهێنانی ئێستا من خۆم بەدڵمە بەڕاستی دەستخۆشی لێ یەکەم کە زۆر ئیژەکە، بەڵام
دەسەڵاتی ئەویش نییە چونکە بە درێژایی ئەو سەردەمەی کە ئەم دەستەی وەبەرهێنانە لە کابینەی هەشتا بەهۆی ئەو کێشانەی کە لە کابینەی هەشتا دروست بوو دوو کۆبوونەوەی ئەنجومەنی باڵا وەبەرهێنانمان ئەنجامدا معقولە لە خولێکی تەواوی حکومەتی هەرێمی کوردستانە کابینەی هەشت کە ئەو چەند ساڵە بوو دێمە بەلای کەمەوە 20 بۆ 30 کۆبوونەوەمان ئەنجام باە دوو کۆبوونەوەمان ئەنجام داوە برای بەڕێزم بەڵێ بە دڵنیایەوانەیە ئەمانە هۆکاری سەرەکین بۆی وەبەرهێنان لە هەندێک لە شارەکانە پێش نەکەوێت توخوا من ئەپرسم ئێمە ئەڵێن هەڵەبجە پارێزگایە چاومان لە دەستی بەغایە بۆی بەڕێوەبەراتێکمان لە هەڵەبجە بۆ بکاتەوانێ چاومان لە حکومەتی هەرێمی کوردستانە بۆی دام و دەستگایەکی حکومەت لە هەڵەبجە بکاتەوانێ ئایا ئەگەر نازانم من ئەمە جارێکی تریش باسم کردووە ئەگەر کۆبوونەوەکی ئەنجومەنی باڵامان بکرا بەس تایبەت وایە بە هەڵەبجە با ئەگەر یەکێک لە سلێمانی پرۆژێک خۆ لەم قانونە خراپەش کە ئێستانە ئەم یاسای کە ئێستا هەمانە بۆ ئێستا نابێت لە ساڵی 2006 دەرچوێستە ساڵی 2010 بەرە 2019 ئەڕۆین ئەگەر تەنها لەو یاسایە بڕگەیەکی تایە سەرۆکی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان ئەنجومەنی باڵای وەبەرهێنان دەستیان کراوەیە بۆ قەزا و ناحیەکان یاخود بۆ شوێنانەی کە بەرکەوتن ئەتوانن ئیمتیازی زیاتر بن نەمانەتوانی کۆبوونەوەکی ئەنجومەنی باڵا ئەنجام بین بڵێن هەر کەسێ لە هەڵەبجە ئەگەر پرۆژەیە بکات ئەگەر لە سلێمانی 5 ساڵ عەفو بێ لە زەریبە با لە هەڵەبجە 15 ساڵ عەفو بێ با 20 ساڵ عەفو بێ بۆی خەڵک ڕوو بکاتە هەڵەبجە چەند پرۆژەیەک و چەند شوێنێکی جوانی وەک بەردەمی عەبابەیلێ و ئەو شوێنە جوانانەی کە هەمانە کە شوێنی گەشتیاری زۆر جوانی لێ لە هەڵەبجە مەجالی زۆری تیا بۆی پیشەسازی تیا بکەین سەدان کارخانەی معلباتی تیا دروستکەین بەس وەبەرهێنەرێک من لە تۆ پرسم ئەگەر لە سلێمانیان لە هەولێر ئوتێلە دروستکات جەدوای هەبێ چێ لە هەڵەبجە ئوتێلە دروستکا ئەچێ بازارە دروستکا معقولە خاوەنی فامیلی مۆڵی سلێمانی خەڵکی هەڵەبجە لە سلێمانی فامیلی مۆڵێکی جوانی دروست کرد بەس لە هەڵەبجە دروستی ناکا لەبەرەوەی جەدوای هەیە جەدوای نییە حتا حکومەت دەیتوانی هەندێک لەو کۆمپانیانەی کە پرۆژەی استراتیجیان وەرگرت بۆیان ڕێگای نەدا بیوتە ئاوەرن تۆ مۆڵەتی معاملەی چیمەنتۆ وەرگرتووە مۆڵەتەکە بە 300 میلیۆن دلارە کاتی ئەم مۆڵەتەوە بۆ ئینجاکەمە بێ بڕۆی 10 میلیۆن دلار وەبەرهێنان لە هەڵەبجە بکەیت ئەمە من ناڵێم ئێمە وەبەرهێنەریش کەم تەرخەمین بەڵام کەرتی گشتی ئەتوانێت چاودێرێکی واقعی بێ بۆی هانی وەبەرهێنەر و کەرتی تایبەت بە لە بەرکەوتەکان ئەو شارانەی کە تاوەکو ئێستا وەبەرهێنانی پێنەگەشتووە وەبەرهێنانی تیا بکەین پەنجەت خستە سەر زۆر برین بە تایبەت ئەو برینانی کە لە شاری سلێمانی دەبینرێت من بەر لەوەی پرسیاری دوایەمەت ئاڕاستەکەم حەزەکەم ڕووکەمە شاشە کە داوا لە ئەوە قسەی وتەبێژی دەستەی وەبەرهێنەرانی هەرێمی کوردستانە کە وەبەرهێنانی لە 2018 لە پارێزگای سلێمانی بە لە 0 ئەژمار کرد کە بەداخەوە نابێت ئەو جۆرە نەعەدالەتیە لە هەرێمی کوردستان بەدی بکرێت شارێک پارێزگایەکی وەکو سلێمانی بەو گەورەیە فرامۆش بکرێت لە کەرتی وەبەرهێنانە داوا لە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە ماوەشیان بەسەر چووە بەڵام داوا لە یەکێتی نیشتمانی کوردستانەکەم لێرەوە کە بە دووەم هێزی هەرێمی کوردستان دەنرێت و زۆرتر بە زۆنی سەوز پارێزگای سلێمانی ئەژمار کراوە ئاو ڕێک لە سلێمانی بدەنەوە هەمیشە کە ئەوان لێی بەرپرسیار بوون کاک مەلایەسین ئەمەوێت ئەو پرسیارە ئاڕاستە بکەم زۆر برینت لە پارێزگای سلێمانی باس کرد بۆچی ئەژوترێت من ئامارەکەم زۆر ڕەسمی نییە بە نافەرمی ئەو ئامارەم وەرگرتووە کە لە پارێزگای سلێمانی وەبەرهێنەری بیانی کە پێی دەڵێ وەبەرهێنانێک وەرە لە پارێزگای سلێمانی بکە یەکسەر پاشەکشاکە ترسی هەیە خۆ ئەمنێت قسەیەکی جوانت کرد کە وەبەرهێنەر سەیری ئارامی شوێنەکەکە خۆ پارێزگای سلێمانی ئەمنێتی وەکو ئەمنێتی هەولێر وایە هۆکارەکە چییە ڕێگریە لەلایەن دەسەڵاتدارانی پارێزگای سلێمانیەوە یان نەخێر ڕێگریە لە هەولێرەوە بۆ پارێزگای سلێمانی خۆی چوار خاڵ هەیە من بەڕاستی ئێستا ئەگەر ئەوانەی متابعیان بەرناماکەن وەزانن کات لەواچێ پێشووتر من دیراسەیەکی زۆر باشم کردوێن لە بەرەوەی لە قۆناغی جێبەجێکردنای من خۆم وەبەرهێنەرم ئیشم کردووە زۆرتر دەرک بە برینەکانەکەم و زۆریش لە میدیا ناوخۆیی و عێراقیەکان و جیهانیەکانی قسەم کردووە بەڵام هۆکاری سەرەکی نەبوونی دەسەڵاتی پێویستە لە پارێزگاکانە بەداخەوە لە پارێزگاکانە دەسەڵاتنی من هیوادارم ئەم جارە دانیشتنی حیزبە سیاسیەکان کە ئێستا نەم فاوازا دەکەن لەگەڵ
بەڕێزان لە پارتی دیموکراتی کوردستان کە زۆرینەی کورسەکانیان بەدەستێنەوە حکوومەت دامەزرێن هیوادارم تەنها باسی ئەوە نەکەن چەند وەزارەت وەرگرن و چی وەرگن لەم حکوومەتە باسی ئەوە بکەن بزان کارنامە ئەم حکوومەتە چی و ئایا ئەم حکوومەتەی کە دروزە بێ لە داهاتووە ئەو حکوومەتە بێ بە شێوازێکی دادپەروەرانە ئەو داهاتی ئەم وڵاتە کە هەموو وڵاتەکەی دابشکرێتەوەوانی و هەروەها سەرمایە گوزاران و سەرمایەدارەکانیش بە شێوازێکی دادپەروەرانە دابشکەنەوە بەسەر وڵاتەکەیە ئەوە زۆر مهمە با جەناب بزانێت کێمە ئێستا دەسەڵاتمان زۆر کزە نەک لە سلێمانی لە دوهۆک و لە هەڵەبجە و لە سلێمانی وەک بۆم باس کردی وەبەرێنەرە بێ بۆ بەسیترین شت بێتەوە بۆ هەولێر دووەم بوونی ڕۆتینێکی یەجگار زۆرە بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی بەڕاستی منیش لێرەوە کە بەڕێزکا خوبات پیاوێکی دڵسۆزە من شادی بۆ دەم کە خاوەنی مەسلحەت نییە هیوادارم من لە ماوەی پێشوە ئەم برینانەی کە لەم بەرنامەیە باسم کردم خسۆتە سەر دووتێی وەرەقەیەک و یاومەتێ و بەڵێنی جوایە کە لەم کابینەیە هەموو برینانە ساڕژ بکرێت کە ڕوویکرێتە سنووری پارێزگاکانی تر من دیسان و ئەڵم کەوتم سلێمانی ئەڵم دووەکیش چونکەم دووەک لە سلێمانی مەغدورترە ملبنانەیەکی سیاسی چەقبەستوو هەیە لە سلێمانیا و کارێکی ترە بۆ جێبەجێکردنی پرۆژە لە سلێمانیا بەداخەوانەیە وەبەرهێنەر ترسی لەو ملبنانە سیاسی هەیە کە هەموو جار کێشە سیاسیەکانە بێ لەسەر حسابی سلێمانی یەکلایی بێتەوانێ واروەها خاڵێکی تریش لاوازی کردی تایبەتە بەڕاستی بە ئەمە بە برای خۆم بڵێم زۆر بەداخەوانێ کردی تایبەتی هەرێمی کوردستان ئەو کردەیە کە لە ئێستاە تەنها لە لای من بەناو کردی تایبەتین مەگەر لەو بەرنامانەیە بەڕێستان بەسەرمانکەنەوەینا زۆر جار هەر حسابیشمان بۆ ناکەن ژوورە بازرگانەکانی ئێمە 13 ساڵە هەڵبژاردنیان نەکردووە عێراق بەو هەموو گەندەڵی و فەسادەی کە تایەتی لە حوتی مانگی پێشوو هەڵبژاردننی کرد پێشترەمان بوو بە ژوورە بازرگانی پیسازەکان بۆچی هەڵبژاردن ناکەن ئەیانوت لەبەرەوەی عێراق نایکات بەوەی ئەوەی کە شەڕی داعشە و پێشتر ئەیانگو کێشە هەیە دوای عێراق کردی ئەمان نیان کرد تەبعاً هەمووی بوون بە خاوەنی مەسلحەت لەم بەرنامە ڕایگەێنم ژوورە بازرگانی پیشەسازەکان ئێمەیان توانی سیاسەتێکی زۆر ژیرانە دانێن بۆ ئابووری کوردستانیان توانی دایان پرۆژە بێن نەکایەوە ئەیان توانی کردی بازرگانی و هاوردە و نارندە و پیشەسازی کوردستان بگەن ئاسێکی زۆر پێیز بەڵام لەبەر مەسلحەتی خۆیان خوا معقولە ئەندامانەیە لە ژوورە بازرگانەکان 25 ساڵە ئەندامە مانگی ملیۆنێ وەرەگرێت چەندی یعنی ئەندامی ژووری بازرگانی 20 ساڵ بێ ئەندام بێ مانگی ملیۆنێ وەرەگرێ و هیچ شێکیش ناکات زۆر جار هەر ناشتن بۆیان خەریکی وەرگرتنی ڤیزە و خەریکی وەزعی خۆیان و زۆر جار کاڕۆین بە وەف دەڕۆین بۆ وڵاتانە جارێ هەوڵەدەن چۆن وەکالەتێکی بازرگانی بۆ خۆیان وەربگرن ڤیزەیان بۆ خۆیان و بۆ خزمیان و بۆ کەسوکاریان و تەنانەت سیارەی ژوورەکان بەکارێنن داهاتی ژوورە بازرگانەکان زۆر لەوە گەورەترە کە من ئێستا لەم بەرنامەیە باسی کەم ئەیانتوانی و ژوورە بازرگانیانە خۆیان وا لێ بکەن هەر ژوورێکی بازرگانی لە هەولێر و لە سلێمانی لە دووەک خۆیان بۆ خۆیان وەزارەتێ بوونایە و سەرۆکی ژوورەکان وەک وەزیر ڕێزیان لێ بگیرایە زیاتریش لە وەزیر ڕێزیان لێ بگیرایە چونکەم سەرۆکی ژووری بازرگانی لە وڵاتانە وەک سەرۆکی حکومەت وایە بەڵام لەبەرەوەی ئێمە خۆمان بۆ خۆمانیش دەکردی تایبەت بەداخەوانە زۆر خراپین من لەم بەرنامە ڕایگەێنم ڕێکخراوەکانی کردی تایبەت دەبێ بە خۆمان بچینەوە بە پێڕۆ پرۆگراممان بچینەوەوانێ خۆمان ڕێخێنەوە ئەنجومەنێکی بەهێزی کردی تایبەت لە کوردستانە دروستکەین چیتر بەڕاستی ژوورە بازرگانەکانمان ڕێکخراوەکانی کردی تایبەت بە حیزبی کراون لە هەر وڵاتێک ئەگەر کردی تایبەت بەهێز نەبوون تۆ ناتوانانی ئابوورێکی بەهێز پێڕۆکەی ئابووری ئەو بەشەی کە زۆر گرنگە و لە وڵاتانە شانازی پێوەکرێن شانازی بە کۆمپانیەکانەوە ئەکرێ حکومەتێکی ئازا و لێ هاتووە حکومەتێک کە کۆمپانیای گەورەی وەک کۆمپانیای ڕاکفیلەری ئەمریکی دروستکا کە 400 ساڵ تەمەنیەتی ئێمە هەبێ لە هەرێمی کوردستانە خۆمان بە خۆمان بەجەستەی ئەوە بچینەوە لە لایەکی تریشەوانە من لێرەوە ئاپرسم بۆچی خەڵک ناچێت بۆ سلێمانی کاکە برای بەڕێزم سلێمانی ڕۆژێک بوو لە ساڵی 2005 حکومەتی تیا بوو کابینەی حکومەتی ئیدارەی سلێمانی کە خۆی بەڕێوەبەر زۆرترین مەجای ئیشی تیا بوو دەیان و سەدان پرۆژە ئەو پرۆژانش کە ئێستانە لە سلێمانی جێگای بەیاخن یەو سەردەمەیە بەڵام ئێستانە چەند بەڕێوەبەراتێکی گشتی تیا بەڕێوەبەراتی گشتەکان دەسەڵاتیان نییە ئایا منە پرسم ئێستا چی تایە ئەم کابینەی هەشتە خۆزگە بین بیستایەکێک لەم حیزبە سیاسیانە ئازایانە بە حیزبەکەی کەناڵەکەی ئێوەشەوە کە کۆمەڵی ئیسلامیە خۆزگە بەس بیانوتە کاکە ئێمە بەشەر تێچینە حکومەتەوە بێ وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر قەرارە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری قەیچە با وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ دەستەی بەرنانە با سلێمانی بێ با وەزارەتی بازرگانی و پیشەسازی لە دووەک بێ با وەزارەتی ئەنفال و شەهیدان لە هەڵەبجە بێ کاکە کە ئەم وەزارەتانە ئەڕۆن خۆی بۆ خۆی جوڵە دروزە بێ حرەکە دروزە بێ لە شارەکانە یعنی ئێمە کێشەکەمان ئەوەیە هەموو نوێنەرایەتی حکومەتی دنیا قونسوڵی ئێران و شتێکی بەسیتی تورکیا لە دەرچێت لە سلێمانی هەمی لە هەولێرە هەموو بانقە گەورەکانی دنیا کە فەرعیان کردێتەوە هەمی لە هەولێرە لە لایەکی ترەوانێ سەرۆکایەتی
ئەوانەی کە ناوی سەرۆکایەتی حکومەت و پەرلەمان و هەرێم و هەمی لە هەولێرە ئەنجومەنەکان ئەنجومەنی دادوەری و نەوت و غاز و ئەنجومەنی باڵای ئابووری و ئەنجومەنی باڵاوە بەرنان هەمی لە هەولێرە خەڵک ئەڕوا بە دوای ئەم شوێنە قەڵباڵغانە ئەڕوا لەو شارانەیە کە ئاوا جمەیت کە پارەی تایە کە نەختینەی تایە خەڵک سەرمایە گوزاریش کا زەرر ناکە ئێستاوە تا وەبەرهێنەرەکانی ئێمە هەمی ڕۆکەنە هەولێر وەبەرهێنانکەن چەند وەبەرهێنەرێک هاتوو لێرە پرۆژان تەقدیم کە پێشتر بە پێچەوانەوە بوو چەند وەبەرهێنەرێک هاتن چەند پرۆژێکی زۆر گرنگی باشیان لە سلێمانی کرد خەڵکی هەولێر و دوهۆک بوون فاملی مۆڵ و ماجیدی مۆڵ و زانکۆی جیهان ئەو سەردەمانە کە سلێمانی دەسەڵاتی تیا بوو ئەو سلێمانە ئەو سەردەمانە کە سلێمانی جەدوای هەبوو خەڵک هاو لێەوە بەرنانێ کرد بۆیە ئەم بەرنامەیە بەڕاستی من لێرەوە ینی خۆم ئەڵێم کە من قساکەم لەم بەرنامەیە حەق وایە ئەم بەرنامەیە بەڕاستی خۆی بۆ خۆی هەر ئەم بەرنامەیە ئەم بەرنامەیە بە کۆنفرانسێکی ئابووری ئەبینم بنووسرێتەوانێ ئەم خاڵانە ئەمە برینەکانی واقعی ئێستای ئەوەن کە لە وەک باسیەکەم بەداخەوە زۆر بەداخەوە لە ساڵی 2010 من حەو مۆڵەت بم بۆ بەرهێنەر لە سلێمانی حەو مۆڵەتیش هەڵم وەشانەوە کەواتە هیچم نەکرد لە سلێمانی لە ساڵ 2010 لە کاتێکە حەزەکەم بزانێکی دەیان پرۆژەمان هاتوۆتە هەولێر دەیان پرۆژە دراوە بە بەڕێوەبەراتی گشتی و بەرنانی سلێمانی خۆی بۆ خۆی بەڕێوەبەراتەکە لەبەرەوەی هێزی نەماوە توانای نەماوە زۆر جار یعنی ناتوانێت توانای ئەوەی نییە دیراسە بکات لەسەر هەندێک لە پرۆژەکان و بەرهێنەرەکان کاتێک کە ئەچنە ئەوێ ڕۆتینەکە ئەبینن ئەم پرۆژەیە جار هەبێ پێشکەشی کەیت و دنیای مەسرەف پێکەن و دوای ئەینێری بۆ هەولێر لە هەولێریش لەو لاوە ڕەفزێکی بۆێتەوە لە کۆی 43 پرۆژە من ئەو ڕقەمانم هەر لە خۆیان وەرگرتووە لە بەڕێوەبەراتی گشتی و بەرنانی سلێمانی تەنها 5-6 پرۆژە پەسەند کراوە لە هەولێر ئەو 5-6 پرۆژەیەش کە پەسەند کراوە 5-6 مۆڵەتیشمان هەڵوەشاوەتەوانەیە هەتا مۆڵەتی پرۆژەیە گەیەنگیانمان دەرەچێ لە سلێمانی هەر خۆمان بۆ خۆمان هەندێک خەڵک بوون بە دوژمنی پرۆژەکان یەن خوا معقولە من نازانم وەبەرهێنەر ئیشی تلیاک و ئیشی مخدراتی کردووە ڕقابەی مالی وازی لێ نایانێت داواکاری گشتی ئێستا داواکاری گشتی فێر بووە ئەوەندە مشکلە دروستەکە بەس دەستێمانیش ئەمە هەیە جاری وایە بەرهێنەرێ پرۆژێکی زۆر جوانی کردو زۆر جوان بەڵام داواکاری گشتی دۆستی ئەوە چۆنم ئارزان بە نرخە بۆ دانراوە ئەوە چۆنم وەبەرهێنەرە توانیوێت ئەم پرۆژە جێبەجێ بکات ئەوە چۆن ئەم وەبەرهێنەرە کاتی خۆی خەمڵ کاک ئەمە من بۆیە دووبارەیەکەمەوە ئایا ئەمە لە سیستەمی سەرمایە گوزاریە ئەمە حەقە ئەمە بە حەقی ئەزاری سەیریکە لە هەندێک لە ئەم گرفتانە لە پارێزگای هەولێر بوونی هەیە لە پارێزگای هەولێر ئەگەر بوونیش با بۆ باسکەم پارێزگای هەولێر من ناچارم ئەو قسەیە بکەم ئایستانە جارێکی تری شەروازام لەم کەناڵۆ باسم کردووە دەسەڵاتەکانی پارێزگای هەولێر زۆر جیاوازترە لە دەسەڵاتەکانی پارێزگاری سلێمانی هەڤاڵە بوو بەکرد ئەو بەڕێز ئێستا پارێزگاری سلێمانیە من بە پیاوێکی دڵسۆزی ئەزانم ئەو پیاوە ئەوێ ئیشکات شەو ڕۆژی خسوەتە سەرێک خەریکە بەڵام زۆر جار کە بەبێ ئەنجام ئەمێنێتەوە هەر ئەو پارێزگارە بە ڕێزەی سلێمانی کاک دکتۆرە باڵوتی ئەوە دەسەڵاتەکانی مۆڵەتی پیشەسازی و گەشت و گوزارم گەڕایە بۆ سلێمانی لە دوای دوو ڕۆژێک سەر لە دوانی جیاواز دراوتیان ئەو دەسەڵاتانە نایەتەوە بە سلێمانی نەشاتا من لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پەیجەکەی خۆم بە مژدەبەخش ئەمەم وەسف کرد بەڵام بۆی جێبەجێ نەکرا پارێزگاری سلێمانی بەڕاستی کاکە براگیان تۆ خۆت باشە زانستانە وەزعی سلێمانی چی بەسەر هاتووە بە دڵنیایەوانێ ئێستا ئەوەی کە بە پارێزگاری هەولێرە کرێ ئەوەی کە لە هەولێر ئاکرێ لە سلێمانی ناکرێت لە سلێمانی تەنها ئیشی هەندێک خەڵک بۆ بەوەی چاڵ هەڵەکەنن لە دواوە یەک پاڵە پێونەوە خەنە ناو چاڵەکەوانەیە خەڵک زۆرە ترسێ ئەم دڵە ڕاوکی ئێستا لە سلێمانی دروست بووە من حەزەکەم بانگم کەن لەسەر ئەم قسانە محاسبەم کەن بڵێن کاکە نمونەمان بەرێ سەدا نمونەم تیا خۆ من ناکرێت لەم بەرنامە 45 دقیقە من باسی هەموو نمونەکانە بۆ بکەم بەڵام بە دڵنیایەوانەیە جیاوازێکی یەجگار گەورە هەیە حتا ئێمە ئەو ماوەی پێشوو لە سلێمانی کێوای کردو ڕۆژ داوام هەبێ لە هەولێر کاکە بۆیە مۆڵەتمان نەدا لە هەولێر هەر 5 ڕۆژەکە داوام هەبوو پێنجشەمانیش داوام هەبوو لە سلێمانی داوام نەبوو ئێستا شەندێک لە مۆزەف و فەرمانبەرەکانی سلێمانی زۆر بەبێ منەتانە داوامەکەن مامەڵەی وەبەرهێنەر و سەرمایەدارەکان و بەڵندەرەکان زۆر جار هەیە خەنە ناو چەکمەجەی مێزەکانیانەوانی و هەر حسابیش بۆ کەس ناکەن بەڕاستی لە زۆر ئێمە لە بینی حتا ئێستا بەداخەوانێ من ئەو قساکەم ئێستا دەسەڵاتی ئیداری لە سلێمانی دابش بۆ بەسەر ئەم حیزبانەیە دەسەڵاتی ئیداری دەسەڵات لای یەکێتی نیشتمانی کوردستانە لای بزوتنەوەی گۆڕانە کۆمەڵی ئیسلامی لەوێ بەڕێوەبەرایەتێکی گشتی هەیە وابزانەکەم یەکگرتووی ئیسلامیش بەڕێوەبەرایەتێکی گشتی هەیە بەڵام زۆر بەداخەوانێ زۆر بەداخەوە حتا ئەمانەش حکومەتە خۆجیەتەکەی سلێمانیش لە ناو خۆمانە ئێمە
ڕێک نین لە ناو دایرەکانە وەک زووی ساڵی نەوەتەکانمان لاتووە یەکێتی لە دایرێکە مدیرعام بوو جێگرەکەی پارتی بوو ئیش ناڕۆ ئێستش لە سلێمانی بەڕێوەبەری گشتیمان هەیە بەڕێوەبەرەکە گۆڕانە جێگرەکەی یەکێتیە بەڕاستیان کێشانە هەیە ئەبێ باسی کەین ئەبێ باسکرێت و ئەبێ ڕێگاچارەشی بۆ بدۆزرێتەوە خۆزگە یەکێتی و گۆڕانەوەندە تەوافقیان بە خۆت وایە بۆ ئەم حکومەتەی کە ئێستا دروستەکەین خۆزگە یەکێتی و گۆڕان یەک وەفدیان هەبوایە بە یەکەوانێ مفاوەزاتیان لەگەڵ پارتی بکردابیان تا ئێمە نە یەکێتی بوو تا 24 کورسیمە نە گۆڕانی تا 12 هەیە بەبیان تا 36مان هەیە حیزبێکی تریش بەهاتە پێشەوە کورە کۆمەڵ و یەکگرتوش بچوونە پێشەوان بێت کاکە 45-46مان مفاوەزاتێکی جوانیان بکردایە بۆی دەسەڵاتێکی واقعی وەربرنەوەی ئەو حیزبانە بەڵام ئێستا ناوەتە هەموو من وا هەست دەکەم خواستی گۆڕانەوەیە خۆی بەتەنیا بەشداری لە حکومەتا بکات پۆستی زیاتر بەدەستەوە بێنێ و خواستی یەکێتیژەوەیە کە گۆڕان بەشداری نەکە خۆی بەشداری برینەکانی سلێمانیەوە نەخورسن کاک مەلایەتی خەریکەتەوەرەکە چێتە مەجای سیاسیەوە با من کۆمەڵی خاڵ هەیە و هاوکاران پێمەڵن کات زۆر کەمەوە بەڵام کاک مەلایەتین بەشێکی زۆری بەشداربووەکانی کەرتی وەبەرهێنانی خانوبەرە سکاڵان لە جۆر و کوالێتی و کەرەسانەیە کە بەکاردێن بەتایبەت لە پارێزگای سلێمانی ئەمە ڕەچاو کراوە من چەندین کەس لەوانی کە بەشدار بووی وەبەرهێنانی خانوبەرن تەلەفۆنیان بۆ کردوم پێیان ڕاگەاندوم کە کوالێتی زۆر نزمە بۆچی کاک مەلایەتی خۆی لە حەقەتە ئەم پرۆژانەی نیشتەجێبوون کە لێستا بە بڕیارێکی ئەنجومەنی باڵا وەستێنراوە ئەمە جێگای دەستخۆشیە ئێسانە هەردوو بەڕێز کاگنێچیرەوان سەرۆکی ئەنجومەنی باڵا بەرنان بەڕێز کاخوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی باڵا بەرنان مۆڵەتی نیشتەجێبوونیان ڕاگرتووە لەبەرێکێک لە هۆکارانە ئەوەی بەڕێستە کە باست کرد بەداخۆ ژمارێکی زۆر مۆڵەتماندا بەعەکسەوانەیە لە هەولێری ژەو کێشەمان هەیە زۆر بە گەورەی لە دووەکی شەمانە بەڵاموانی سلێمانی پەیوەندیان بەتەوە کردووە لەبەروی چاودێر نەبوو سەرپەرشتی نەبوو سیستەمی سەرپەرشتیکردن لە پرۆژەکانی وەبەرهێنانە پەیڕەو نەکرا وەبەرهێنەریش خۆ لە بەهاشتەوە نەهاتووە وەبەرهێنەرێک وەختێک کە تۆ عەرزێکی کاکی بە کاکێتی و خەریتێکەکە و پەسەندێکە و خۆی بێخان و دروستکە و کەس چاودێری نەکە بەخوا برای عەزیزم دڵنیا بە لەوەی ئەگەر تۆش وەبەرهێنەربی احتیمال هەیە تۆزدەی ویژدان بەکاربێنی بەڵام سەیتەرە ناکە ئێنجا لەلایەکی تریشەوانێ زۆر بەداخەوانێ ئێمە نیشتەجێبوون هاتین بە سیستەمێکی خراپ کردمان لە کوردستانە ئەویش گوێمان نەدایە هەرەوەندامان ویست سەرچۆنە بێ خانوو دروستکرێ بلۆکمان بەکارێنا بلۆک خۆی بۆ خۆی نە لە سەرمایە خۆیەگرێ نە لە گەرماشا خۆیەگرێ وای کرد زۆر بەی زۆری و خان و شوقانێک کە دروستکرا هەمووی بەداخۆ کێشانێتیا دروست بوو کە جەناو باسێکی وەک تەقیوی وەک هەندێک خاڵی تر بەڵام ئێستا نەخێر ئێستاوانی ئێستا ئەم بابەتە ڕێکراوەتەوە هەرچەنگ ئێستا مۆڵەتی نیشتەجێبوون نادرێ ئیلا چەند مۆڵەتێک نەبێ بۆ چین و توێژەکان دراوە بەڵام پرۆژەکانی ڕابردووە و کێشانتیا بوو بەڵام ئەم پرۆژانەی ئێستا بە هیچ جۆرە ڕێگا نادرێت کە کوالەتی خراپ بەکاربێنن ئەگەر زۆر باشە کاک مەلایەتین کاتم نەماوە بەڵام ناو مەیدانە هەیە باش زۆر باشە کاتم نەوە بەڵام لە ماوەی نیخولەکدا وەڵامی ئەم پرسیارم بیتەوە هەرچەند زۆرتریە بەڵام بە کورتی و گوشتاوی سپاس دەکەم ئێستا احتیاجاتی هەرێمی کوردستان بۆ بەرهێنان خۆی لە چیا بینێتەوە تەنها بیناسازی و کەرتی خانوبەرەیە یاخود ئێستا ئەوەی کە پێویستەوە بەرهێنانی گشتی ڕووی تێ بکات و فۆکەسی بخەنە سەر چم بوارێکێتی لە شارە گەورەکانە بە بۆچوونی من پێدانی مۆڵەتی کەرتی بیناسازی بە هەموو جۆرەکانیوانێ لە هەولێر و سلێمانی دووەک ڕابگیرێت بەڵام بۆ شارەکانی ترکە هیچ تیانەکراوە تەشجیعی زیاتری و بەرهێنەر بکرێ بڕۆن بەڵام لە هەرێمی کوردستان ئێستا ئێمە لە ئێستا تەنها پێویستیمان بۆیە کەرتی کشتتوکاڵ و پیشەسازی و گەشت و گوزار بەتایبەتی پیشەسازە خۆراکیەکان ببوژێنینەوانێ و ئەوەش لەبیر نەچێتەوانێ من ناتوانم ئەو ڕاستی ئاشکرانەکە ماوەیەکی زۆرە هەرێک لە بەڕێزان کاگنێچیرەوان بەرزانی و کاخوبات ئێستا خەریکی بەرنامەیەکن ئەو بەرنمەیە ئیشی زۆری بۆ کراوە چەندین کۆبوونەوەمان کردووە هەموو ڕێگرەکانی بەردەمی ئەم پرۆسەیە بە تایبەتی بژانەوەی پیشەسازی و کەرتی کەشت و گوزار و کشتتوکاڵ هەمیمان حاضر کردووە هەندێک لە وەزارەتەکانمان لە کابینەی پێشواییشی باشیان کرد سەرکەوتوو بوون لێرەوە ناتوانم باسی نەکەم بەڕێز عەبدولستار مەجید کە وەزیری کشتتوکاڵ بوو ئیشی زۆر باشی کردو و هەروەها بەڕێز نەورۆز مەولود لیسان لێرەوە دیسان و دەستخۆشی لێکەم وەزیرەیەکی سەرکەوتوو بوو ئەوانەی کە کراوە ئەو وەزارەتانە کردویانە و هەروەها بە هاوکاری و هەمانگی ئەمە لەگەڵ بەڕێز سەرۆکی دەستەی وەبەرهێنانە کە ئەوانیش ئیشێکی زۆر باشیان کردووە هەمووی ئەبێ بە کارنامەیەکی زۆر باش بۆ ئێمە لە حکومەتی نوێیە
کە بڕیار وایە ئەگەر ڕاست بێت ئینشاءالله واش دەرەچێ دەستەی وەبەرهێنان خۆی بێ بە وەزارەت و هەندێک لە وەزارەتەکانی حکوومەت کۆتایی بە ئیشیانێت کە پێشتر لە وەزارەتی کەرتی گشتی بوون بەڵامیشی کەرتی تایبەتیانە کرد بۆ نمونە وەزارەتی بازرگانی و پیشەسازیەکەی پێوە نامێنێ ئەم جارە وەزارەتی ئاودانکردن شتەجێکردنەوەکەی پێوە نامێنێ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارەکەی پێوە نامێنێتەوە هەمی لە دەستەی وەبەرهێنانە کۆکرێتەوانێ و یاساکەشمان تۆزێ دەستکارێکری و هەندێک ڕێنمایی گرنگ دەرەکەین ئەو کاتە بە دڵنیایوانێ ئەگەر حیمایە هەبێت و خوا واروها هەندێک لەم بەڕێزانەی کابن بە وەزیر لە ئیدارەدانی وەزارەتەکانیانە بەهێز بن دڵنیا بە لەوەی کە ئەم کابینەی نوێی حکوومەتە ئێمە خۆمان بۆ حازر کردووە کە بەم شێوازەی کە قسەی لەسەرکرێ ئەگەر کێشمە سیاسی تێکی نایە ئەم کابینەی زۆرێک لەو بۆشانەی کە لە هەرێمی کوردستانە دروست بووە پڕیکەنەوانەیە قوربان کاتم نەما بەڵێ زۆر سپاس کاک مەلایەسین زانیاری زۆر باشی یا بە بەرنامەکەم لەگەڵەوەشە زانیاری ناوی چەند وەزارەتی کابینەی نوێشت بۆ ئاشکراکردین زۆر سپاس بۆ بەڕێز یاسین مەحموود وتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان لە سوودەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێستان بینەرانی ئازیز و خۆشەویست تاڵقەی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش.